خانە و کۆت و زنجیر ئەسیر و دەست بەسەر بووین هەتاکو بووین ژێر چەپۆکی بەند و داوی دوژمن بووین بەندی خانە و کۆت و زنجیر ئەسیر و دەست بەسەر بووین باوری وەش هەر هەژار و ڕوت و قوت بووین و برسی نەبوو یەکێ بەزاوی بێت پێمان و لێمان پرسی سەر باوری وەش هەر هەژار و ڕوت و قوت بووین و برسی نەبوو یەکێ بەزاوی بێت پێمان و لێمان پرسی توانای هەیە و توانای هەیە هێزی گەلمان توانای هەیە توانای هەیە و توانای هەیە هێزی گەلمان توانای هەیە سەر بەخۆیی بۆ کوردستان لە نێو ئامانجمەندا هەیە لەیستێنین توانامان هەیە لەیستێنین توانامان هەیە دەستی هەتاکو ئێرە هاتین هانی داین بیری سەربەستی وا لە ریزی خەباتین بە بەندەی و بەژێر دەستی هەتاکو ئێرە هاتین هانی داین بیری سەربەستی وا لە ریزی خەباتین توانای هەیە و توانای هەیە هێزی گەلمان توانای هەیە توانای هەیە و توانای هەیە هێزی گەلمان توانای هەیە سەر بەخۆیی بۆ کوردستان لە نێو ئامانجمەندا هەیە لەیستێنین توانامان هەیە لەیستێنین توانامان هەیە گەلی کورد شێرانە هەستاوین لە ڕووی دوژمن گشت مافەکانمان دەستێنین یا کوردستان یا مردن ئێمەی گەلی کورد شێرانە هەستاوین لە ڕووی دوژمن گشت مافەکانمان دەستێنین یا کوردستان یا مردن